بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين. يا ربنا لك الحمد كما ينبغي لجلال وجهك ولعظيم سلطانك. إلهنا ربنا ظلمنا أنفسنا وإن لم تغفر لنا وترحمنا لنكونن من الخاسرين. اللهم لا تجعلنا مع القوم الفاسقين واجعلنا من عبادك الصالحين الفائزين برحمتك يا أرحم الراحمين. خۆشەویستانم سەلام و ڕەحمەت و بەرەکەتی خۆی گەورەتان لێبێت و جارێکتر لە بەرنامەی شیرینچا لە کەناڵی ئاسمانی پەیام بە خزمەت ئێوەی ئازیز و خۆشەویست گەشتمەوە. ئێمە لە مانگی مەولودی پێغەمبەرین صلی الله عليه وسلم، مانگی هاتنە دنیای حەزرەتی فەخری کائینات حەزرەتی محەممەد المستەفا صلی الله عليه وسلم، پێمان خۆش بوو لە نزیکەوە لە ماڵێکی ئاودان و خۆشەویست و ئازیزاوە لە ماڵێکە بەڕاستی ویستمان یادێکی مەولودی پێغەمبەر صلی الله عليه وسلم لەناو بەرنامەکە و لەم ماڵە مبارەکەیە بکەینەوە لە خزمەت جەنابی بەڕێز مامۆستا شێخ بورهان و هەروەها جەنابی بەڕێز مامۆستا شێخ قاسم و ئەم ماڵ و خانەوادە بەڕێزە ئینشاء الله باسێک و باسوخواسێکی گرنگی ژیانی پێغەمبەر صلی الله عليه وسلم و مەدح و قەسیدەکان دەربارەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم و کەش و هەوایەکی معنەوی دروست بکەین بۆ خۆمان و لە خزمەت ئێوەی ئازیز و خۆشەویستە ئەم یادە بەرز ڕابگرین ئینشاء الله. مامۆستای بەڕێزی خۆ بەخێر بن. سەرەتا مامۆستا شێخ بورهان، حەزەکەم جەنابەت لەدایکبوونی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم هەموو ساڵێک لە کوردستانی خۆشەویستاوە لە مزگەوتەکانە لە ماڵەکانە هەموو کەسێک کە پێغەمبەری خوای خۆش بێ صلی الله عليه وسلم یادی ئەم زاتە گەورە ئەکا و سونەتەکانی جێبەجێەکە و زیاتر تیش کە خرێتە سەر ژیان نامەکەی ژیانی هاوڵانی ڕەسوول الله شریعەتە مبارەکەکەی پێمان خۆش بوو جنابتان سەرەتا چیە فەرموون. بسم الله الرحمن الرحیم. سەرەتا بەخێر بێن ئینشاء الله، خوای گەورە بەخێرتان بێنێ بۆ ئەم یادە پیرۆزەکەوە لە یادی لەدایکبوونی پێشەوای مرۆڤایەتی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم و پێمان خۆش ئێمەش بەشدار بین لە وەها هەنگێکی بچکۆلی ئاوها لەم ماڵە بچکۆلی ماڵی مامۆستا قاسمین و حەزەکەین بە قەسیدە و بە چەند بەخشانێک ئێمە بەشداری بکەین یاخو بە کەمێک لە ژیاننامەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بەشدار بین و ئینشاء الله بێتە مای ئەوەی کەوا کەسانێک گوێی لێمان بێت و سوودێکی لێوەرگێن ئینشاء الله بۆ خۆمان و ئەوانش کە گوێیان لێمان و ئەمان بینێت و ئەمان بیستی لێ ئینشاء الله. چه فرسەتێکی باشە مامۆستا شێخ بورهان کە ماڵەکانمان ئاوادان بێ بە ژیاننامەی پێغەمبەر صلی الله عليه وسلم، بەتایبەتی ئەم مانگە ینی هانی مناڵەکانمان بین، هانی دەوروبەرەکانمان بین کە کتێبێک لەسەر ژیانی پێغەمبەر صلی الله عليه وسلم یاخود لە دانیشتنی خێزانی خێزانەکانە مناڵەکان باسییان بۆ بکەین کە پێشینە ساڵحەکانی ئێمە کەسە نزیکەکانی ئێمە ئاوا ئەم سەروەرەیان خۆشویستووە و سونەتەکانیان جێبەجێ کردو ئێمەش بەردەوام بین. مامۆستایان پێمان خۆش بوو جنابتان یەکەم ماڵتان ناوە بێ کە ئێمە ئەم یادە مبارەکەمان هێنایە ماڵی جنابتان و ئەم مەجلیسە جوانە لە خزمەتانە دابنیشین و بڵین جەنابی مامۆستا قاسم چییە فەرمێ بۆ مانگی مەولود و یادی لەدایکبوونی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم. بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، الصلاة والسلام على سيدنا محمد وعلى آله وأصحابه إلى يوم الدين أجمعين. سرتا بخيراتني برسانكين كارب الفاتح واستعفقي يا أخوة بخير بن سرسوان من بو هاتنتان بو أمالا كمالي بندال خزمتنا بۆ یادی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم پێشەوای مرۆڤایەتی کە بە پیرەگەورەمان یادکردنەوەی ئەو زاتە بەڕاستی بە چەند ڕۆژ و بە چەند مانگێک نابێ بێ هەموو کاتێک ئێمە لە یادمان بێ کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ڕەحمەتەن للعالەمینە هاتووە، هەموو کاتێک ئێمە لە یادمان بێ و یادی ئەو خۆشەویستە لە دڵمانە دایم بزرنگێتەوە و نەبێت هەر بەوەی کە لە مانگی مەولودە هەموو کاتەکان ئەبێ ئێمە یادی ئەو زاتە پیرۆزە بکەین کە پێغەمبەرێکە صلی الله عليه وسلم ڕەحمەتە بۆ هەموو جن و ئینس. لەبەرەوە ئێمە یادکردنەوەی ئەو بە مەدح و بە ثەنا بەڵێ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم خوای گەورە خۆی دەربارەی فەرمووە ئینەکە لەعەلا خولوق عەظیم، بەڵام ئێمە بە یادکردنەوەی ئەو پێغەمبەرە صلی الله عليه وسلم ئێمە خۆمان لەوانەیە بە بەرەکەت وەرگرین لەو یادکردنەوەیە ئەینا ئەو هەر بەرز و پیرۆزە خوای گەورە ببرزي ناوي بردو وإنك لعلى خلق عظيم ولا خوش روشتكي برزو بيروزا أما
ئێمە وا نەبێت کە مەسەلا بڵێن ئەو بەرزەکەینەوە هەموو کاتێ ئەو بەرز گەورە لای خۆی گەورە بەڵام ئێمە خۆمان سوود لەو یادە ئەبینین و ماڵ و مناڵمان ئەبێ لەو کاتا کە بڵێن یادی ئەوەکەینەوە تیان بگەێنین ژیاننامی پێغەمبەری خوا سەڵام چۆن بووە چۆن هەڵسوکەوتی کردووە چۆن ینی هەموو دابوونەرێتێکی داناوە بۆ ئێمەی موسڵمان هەموو کاتێکە لە ئەذکارەکانە لە هەموو شتەکانە پێغەمبەری خوا سەڵام پێشەوا و مامۆستامان بۆ سەرمەشمان بۆ خۆی گەورە ینی ئاگاداری کردو لە هەموو کاتێکە و ئێمە شەڵا سوود لەو سنەت و ڕوانەی پێغەمبەری خوا سەڵام ببین ئینشاءڵڵا بە هیوای سوگرتن بە هەموو لایەکمان ئینشاءڵڵا. مامۆستا شێخ قاسم ئێمە پیا و ژنە ساڵحەکانی پێشینی خۆمان باوباپیرانی خۆمان بەڕاستی نمونەی زۆر زۆر جوانیان هەیە کە ڕەنگە وەکو سنەتی پێغەمبەر سەڵام ڕەنگە چەند سنەتێکی کەمیان لەبەر نەبوو بێت یا چەند دوعایەکی سنەتی پێغەمبەر سەڵام نەیانزانی بێت بەڵام ڕەوشت و ئاکاریان ئەخلاقیان معاملەیان هەمووی سنەت بووە هەمووی ئەخلاقە بەرزەکانی پێغەمبەر سەڵام ینی هەندێک ڕەوشت و ئاکار هەیە کە ڕەنگە خەڵک زۆر کەم خۆی لێ بدات خۆیدا لە سنەتێکە ڕەنگە ئاسان بێ و ئاسایی بێ هەموو کەسی و سنەتە جێبەجێ بکە بەس زۆر قورسە بەعزێ ڕەوشت و ئاکاری پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم هەڵبگری ئەو سنەتە گەورە هەڵبگریت و بتوانی تەحملی بکەی ئەو لێبوردەیی کە کەسێک جاری وا بووە لەبەر خاتری خوا کە سەردەمی کۆنی خۆمان سیرەکەیت ڕەنگە کوشتنوشت کەم بوو بێ بەڵام جاری واش بۆ ئەگەر کەسێ بە زوڵمیش کوژرا بێ کەسە کەوتێتی لەبەر خاتری خوا من بڕۆ گەردنم ئازا کردی هیچم ناوێتەوە ئەم لێبوردەیی لە پێغەمبەر صلی الله علیه و سلم وەرگرتووە. پێشینانی ئێمە باوباپیرانی ئێمە ژنە ساڵحەکانی ئێمە چەند نمونەیەکتان ئەگەر لا بێ مامۆستا شێخ قاسم کە بەڕاستی نمونەی زۆر جوانن کە کەم دووبارە بێتەوە لە کاتێکا کە نەخوێنەواریش بوون ڕەنگە یا خوێنەوارێکی کەمیان بوو بێت. وڵی بەنسبەت ئافرەتان و پیاوانی زۆوە زۆر زۆر لەخوا بزەوە نخبە بوون لە جێبەجێکردنی سنەت و ڕێی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم کاتێک کە خوێنەواریش نەبوون بەڵام کەسێک بۆ نمونە هاتووە لە مزگەوتی تەکیی خۆمانە توانە خەرەداغ 18 کەس تقریبا هاتووە بۆ شۆنیش ئەو شۆوە ینی بۆ شێوەی توێن وڵایی ینی ئەسەفیان پێ خواردووە 18 کەس بۆ شۆنێژ هاتوون ئەسەفیان پێ خواردووە ئەمە لە پیاوانە کە شۆنێژیان کردووە لەخوا بەزیابی ئەمانە ینی بتوانە وڵا کەمی کردووە زیاتر بووە لەوەی بەڵام مەسمۆیە ئەوە هەڵساون خەمخۆری عیبادەتەکان بوون خەمخۆری شۆنێژ و ئەو عیبادەتانی کە خوای گەورە واجب کردە سەر موسڵمانان و بە سونەتەکانیشەوە ئەوان خەمخۆر بوون بەو شێوەیە هەڵساون بە ئەداکردنی سنەت و واجباتی سەرشانیان پیاوانی زۆوە نمونەیەکیش بۆ ئەو ئافرەتەی ساڵحانەی کە لەوە پێشتر باسمان کردن ئافرەتێک هەبووە بڵێن زەواجی کردووە بەڵام ماوەیەکی زۆر لە گوندی بەلەکجارە تووشی تاقیرنەوەی خوایی نەبوون کە مەسەلا تووشی بەڵاو مصیبەتێت زۆر ترساوە لە ئیمانەکەی توی وڵای لەوانەیە ئیمانەکەمان تاوا نەبێ و کامل نەبێ لەبەرەوەی کە خوای گەورە تاقیمان ناکاتەوە بەسەرمە هیچمان بەسەر نایانێ ینی کە ئەوەی ناڕەحەتی و مشکیلە و هەتا ئەگەر کێشەی خێزانیش بێ ئەگەر مصیبەت بێ ئەگەر کەم نەبوونی بێ ئەمانەی بەسەر نەهاتوە ترساوە لەوەی خوا غەزەبی لێگرت بێ تاقی نەکردوێت ئەڕوا لەو شتانە شاکە مەسەلا وەکو بوون و نەبوونەکە نا بەڵام لە تاقیکردنەوەی ئەو تاقیینەوەی کە خوای گەورە ئەفەرمێ المؤمن بەلەویون ئیماندار نزیکە بەڵایە کە تاقی نەکراوەتەوە بەڵام تودی ڕۆژێ ڕۆژان پێی پیاوەکە ئەبێ جیابینەوە تەلاقم مەی ئەوش پیاوەکە مێردەگەوتەوە لەسەر چی تەلاقم تاڕۆژنەکە لەسەر چی تەلاق بم توی با بڕێن تەلاقم لێ بۆ لای مامۆستا لە عەبدوڵڵا لە گوندی تەکیە لە بەلەکجارەوە بەڕێکەوتون هاتوون بۆ تەکیە پێشەوەی گەنە تەکیە چەمێک هەبووە لە چەمەکە پیاوەکە مێردەگە بڵێن چۆتە ئەو بەرەوە بەڵام لە ئاوەکە کەوتۆ و خاچی عەزەتی بووە زۆر عەزەتی بووە نام شکاوە یان عەزەتی باشی بووە دوای سوندە بەری ئاوەکە و توی با بگەڕێنەوە پیاوەکە بگەڕێنەوە بۆ شوێنی خۆمان ئەشتی ژنەکە بۆچی بگەڕێنەوە گەڕانەکەمان هاتنمان لەسەرچی و گەڕانەوە لەسەرچی توی با بگەڕێنەوە پێتەڵم بە کۆڵ ئەم پیاوەی مێردەکەی بردوێتەوە ماڵەوە دوای بۆی باس کردووە توێتی وەڵای پیاوەکە من بۆ ئەو ینی تۆم بردووە تەلاق بم کە تەلاقم بەی جیابینەوە لەبەر ئەوەی کە تووشی تاقیرنەوە نەبووین تووشی بەڵام مسلمێت نەبووین بەڵام ئەوە توش بووین و ئیتر من حەزەکەم بگەڕێنەوە هیچ کێشەیەک هیچ شتێک لە دڵمان نەما ینی بەرامبەر ئەوەی کە ئەو قەدرمان بەسەر هاتەوە ئەمە نیشانە ئیمانە تێگەیشتنە لە ئافرەتێکی یام عاقڵیە لە ئافرەتێکی موسڵمانی ئەوسای خۆمانە ئەم تێگەیشتە قوڵە لە ئیمان لە دین
چەند ضرورە بەڕاستی ئەمەش خەڵکی خۆمان نەوەکانمان ئافرەتان و پیاوانی خۆمان ئاوا لە دین تێبگەن ینی ئەم ئافرەتە چاوەڕوانی مصیبەت و ناڕەحەتی کردو ئەوەی بە شانازی زانیوە چکە خوا بەسەری کردوتەوە کەواتە ئەگەر ئێمە یەکێک لە ئێمە بەڕاستی مامۆسەگیان بەتابەتی لە مانگە مبارەکە ئێمە ئالەمە تێبگەین کە سیرەتی پێغەمبەر ئەمەیە ناڕەحەتی هاتە ڕێمان مشکلێک هاتە ڕێمان خێزانە مشکلیتی ئەکەوێ پیاوە ژنە مناڵە یان خوا نەخواسە مصیبەتی مردن و ناڕەحەتی هاتە ژیانمان ئەبێ سەبرێکی زۆر باشمانە بێ هەر لێرەشە من حەزەکەم هەرچەند کولانەوەی برینی جنابتانە ماوەسا کە وازام نزیکەی ساڵێکە جنابتان مناڵێکتان وە 2 ساڵەچێکە کەوتە ئاوەکەی تەکیە و وفاتی کرد مناڵێکی بچووک خۆی گەورە جەزاتان باتەوە کە نمونەی سەبر و ئارامی بوون جنابتان و خێزانتان و هەموو لایەکتان خۆی گەورە پاداشتان باتەوە کە ئەم نمونانەوە مالیەکە کە بەڕاستی ئەمە بەڕاستی ئاوا سەیری ژیانی پێغەمبەر خۆشیانی پێغەمبەر هەمووی هەر کۆمەڵێک شت نەبوو ئێمە ئیسەر ڕسمی ئەو سونەتانە جێبەجێ بکەین عمل بووە کردار بووە ئێمە ئەم کردارانە چۆن فێری خۆمانی بکەینەوە مامۆستا وڵی تر ئەگەر ئینسان وەکو موسڵمان ئەوەی کە خوا داوای لێکەوە پێغەمبەر خۆ داوای لێکە بەکردەوە لە عنی ڕەنگی دایەوە لە کردەوەیە ئەو زۆر مهمە زۆر مهمە کەسێکە سەبر و ئارام بگرێت کە خۆی گەورە فەرمە ئینەما یوەفە الصابرون ئەجرهم بغیری حساب عنی بەڕاستی هەر شتێک ئەنازێکی بۆ دیاری کرا بێت سەبر بۆ دیار نەکراوە ئارامگرتن ئینەما یوەفە الصابرون ئەجرهم بغیری حساب بەبێ حساب و کتاب خۆی گەورە پاداشتی ئەو کەسادەتەوە کە ئارامگرە لە نێوان لە ئاست ئەو مصیبەتانی کە بەسەری دێت ئەو ناڕەحەتانی کە بەسەری ئایا مصیبەتی ناڕەحەتی عیبادەتە یاخود لە دەستدانی ماڵ و مناڵە یا هەر شتێک لە بابەتانە ئینسان کە سابر بوو ئینشاڵڵا ئەجر پاداشتی گەورەیە بێت ئایا ئەو کەسە بەکردەوە ڕەنگی داوە لە کردەوەکەیە زۆر مهمە خۆی گەورە لێی وەرەگرێت نەک هەر بەدەم بێ بەکردەوە بیسەلمێنێت لەخوا بەزیا بێ سوپاس بخوا ئەو بابەتێک کە باس کرد من ئەو مناڵم کە بڵێن وفاتی کرد بەخوا بردیان بۆی کەوتیان لەوانەیە تەنەفوس سەناعی بۆ بکرێ احتمالی هەیە لەوە بێتەوە یان نەیەوێتەوە منوتم ئینا لله وئینا إلیه راجعون لا حول ولا قوة إلا بالله العلي العظيم نەمەزانی ئەگەڕێتەوە یان ناگەڕێتەوە بەڵام خۆ دوای هەواڵەکەم بۆ هاتەوە بەخوا مامۆستا عومەر نظامی دەرەجاتی عالی بێ خۆی گەورە ڕەحمی لێ بکە وتی فڵان کەس باپیرت کە ئەوەی بەسەرهاتووە سەجدەی شکری بدەوە خەمی لەخوا بەزێبە سەجدەی شکرم بێت ئەوە نەبێتمە ئینا لله وئینا إلیه راجعون هیچ شتێکی ترم نەوتووە لا حول ولا قوة إلا بالله العلي العظيم سوپاس بخوا ئەمە فەزڵی خوایە ئازادی خۆم نییە کە خۆی گەورە هیدایەتی دام و فەزڵی گەورەی بەسەرە بارانم کە بۆ شێوەیە من لە کاتی ئەو ناڕەحەتیە ئەو وشانە بڵێم ئینشاءڵڵا بات یا ڕەبی ماوەسەگیانم پێمان خۆش ئینشاءڵڵا لە بینی وتەکانیشمانە قەسیدەی تیا بێت و بەسەچینەوە خزمەتی مامۆستا شێخ بورهان و جنابیشیان چەند وتەیەک و ئینشاءڵڵا دوایی دەسەکەین بە قەسیدەکان و سرودەکان پشت بەخوا ماوەستا شێخ بورهان جنابتان ماشەڵڵا نمونەی زۆرتان لایە لە دیتەکیە لە ئەو خزمانە و بەتایبەتی پیاوەژنە ئیماندارەکانی ئەو دێە و خەڵکی تر لە کە بینیوتانن ینی سەلەفێکی ساڵحی زۆر باشمان هەیە ئەمە میلەتەی خۆمان یادکردنیان نمونونەکانیان زینوکردنەوەی یادیان بەسەرهاتی چاکانی کورد بەڕاستی ئەمە کە منەڵم بەسەرهاتی چاکانی کورد یعنی بەسەرهاتی پێشینە ساڵحەکانی خۆمان جنابتان چیتان لایە الله قوربان بەنسبەتی گوندی تەکیەوە کەوا الحەمدلله سەرچاوە منبعی دین بووە لە سەرەتاوە کەوا بڵێن لە 86 دەی قەرەداغا باوەڕ ناکەم دەیەکی وەکو تەکیەکەوە پابند بووێ بە دین و بە بەخێوکردن و سەرپەرشتکردنی فەقێ و خوێندنی دەرسی دینیەوە و ئەوەی کەوا ئەوان لە دەستیان دەرچوێ هیچ دەیەک و هیچ شوێنێکی تر باوەڕ ناکەم ئەوەنە مامۆستا و فەقێ و مامۆستا ئاینی لە دەست دەرچوو بێت بەڵێ اینجا بە خوێنەوار نەخوێنەواری الحەمدولله کەسانێک بوون کەوا زۆر شوێنکەوتەی سنەتەکانی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم شوێنکەوتەی ڕێبازەکەی بوون لەگەڵ ئەوە ئیتر کە نەخوێنەوارەکە کە قسە لەگەڵا بکردایە لە شوێنانی ترەوە تەزانی کەسێکی خوێنەواری بەرزەوەنە شارلای هەبوو لەو بابەتەوەنە دڵسۆز بوو بە شوێنکەوتەی سنەتەکانی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئیتر نمونەیشمان زۆرە لەگەڵ ئەوە پیاوانێکمان هەبوو کەوا بەبێ ئەوەی کەوا کەسێک دەستی گرت بێ مقابلێکی بوو بێ یاخۆی هاوکارێکیان کردبێ
چەندەها فەقییان دەست دەرچووە توانیان بەبێ ئەوەی کەس زۆریان لێ بکە یاخود تەماعیان بخاتە بەرهەساون بە فێرکردنی کۆمەڵێکی زۆر لە مناڵەکانی دیەکە قورئانیان پێ ختم کردوون و دوای ئێوە ئەوش کە توانی بێتیان وەکو جەمع جوامع و وەکو عامل و جورجانی و وەکو فیق و وەکو کە فەقی خوێندوێتی توانیوان تا هەتاکو دەست ئەوان نابووە دوای ئەوە نردیان بۆ دیهاتەکانی تریا بۆ شوێنێکی تر یا بۆ قەرەداغ یا بۆ سلێمانی نردیانی توانیان لە دەست ئێمە دەرچوون ئێمە ناتوانین زیاتر دەرسان پێ بڵین بە ئەو پەڕیجوت و دەسۆزی و ئەمانیان پێکردوون بەبێ ئەوەی کەوا مقابلێکیان هەبوو بێ بەرامبەرێکیان هەبوو بێکەوە بڵێ حەقی ئەوەکەوە ئێمە دەرسمان پێوتون و پێمان گەیاندون و قورئانمان پێ ختم کردوون حەقی ئەوە شتێ وەرەگرین هیچ ئەویان نەبووە لە بەرنامە ڕاستە فەرمووی وەکو نمونەی چاکەکاری وەکو نمونەی ئاشتەوایی وەکو نمونەی دڵسۆزی بۆ دین بۆ خزمایەتی چ نمونەیەکتان لە ئێمە وەسەشە بوو قورئان وەڵاهی الحەمدولillah ئێمە توانین بڵێن زۆربەی زۆری ئەو کەسانی کەوا بڵێن لە گوندی تەکیا ژیاون ناڵێن وەکو وەسفکردن دیعایەکردنی بۆ دیەکە بەڵام الحەمدولillah ئێمە کەوەی شارەزاییمان هەیە شارەزای بین لیان لە هەموو بوارەکانان نمونە بوون لە هەموو بوارێکاسە بۆ نمونە بڵین چەند لێبوردەیەکەیان لە ئاستێکا بووە نمونە بوون بۆ ئەوەی کەوا خەڵک چاویان لێ بکە چەندها کەسمان بە ڕووداوی سیارە بە ڕووداوی کەوتنە خوارەوە بە ڕووداوی یعنی تەقەکردن یا فشێکی لەسەر دەرچوو بێ نەخ خۆیان لە لایەکی ترەوە زۆر بە سینەیەکی صاف و بە دڵێکی فراوان و عەفویان کردوون و هیچ کێشەیەکیان دروست نەکردو هەر یەکسەر وتیان نەقەی ناکە هەر لەسەر قەبرانەکە وتیان عەفویان کردوون و تر بۆی کەوا کێشە دروست نەبێت لێیان و بە دڵێکی صاف و گەرنی ئازادکردن و عەفویان کردوون الحەمدولillah ئەو لە ڕووی لێبوردەییەوە لە ڕووی ئیخلاصێتیشەوە لە هەموو بوارێکە کە ڕێوە تێکەوت پێێتن یاخۆ ئیشێک پێیان بوو بێ بە ئیخلاسی و بە دڵسۆزی ئیشەکەیان بۆ هاوتە ئەنجام و بۆیان جێبەجێ کردووی مامۆسا وازانم لە تەکیاوە لە بەلەکجاڕی شام کە ئەو سەردەمە زۆر ناوازە بۆشتیوە قوتابخانە و مەدرسەی ئافرەتان هەبووە کە قورئانیان فێری مناڵەکان و کچەکانی تەکیە کردووە چ قوتابخانەیەکە بۆ کێ بوون ئەوانی کە سەرپەرشتی و قوتابخانەیان کردووە وەکو ناوتان بیست بن وەڵا قوربانسە ئەوەی کەوا بەڵێ لە سەردەمی منان نەبوو لەو کاتە ئافرەت بە ناوی حاجی خەجێ خوا لە گوناهەکانی خۆش بێ بەقەدەر بڵێم زانکۆیەکی ئەمڕۆ دەوری بووە لەو سەردەما بەبێ ئەوەی کەوا کەسێک هاوکاری خۆی کردبێ خۆی فەقیر حاڵ و کەم دەست بووە هەساوە بە سینەیەکی ساف و دڵێکی فراوان و ئەم هەموو کچ و ژنانەی دیەکەی بان کردووە قورئانی پێ ختم کردوون یەکەیەکە ئەوەی خوێنەواری کردوون و فێری ئەوەی کردوون کەوا ئاداب و ڕەوشی ئیسلام چۆنە و نوێژکردن چۆنە و دەستنوێژۆردن چۆنە هەموو شێوازەکان کەوا لە دینە تەطبیق کردووە لە سەران فێری کردوون و کەسێکیش بە تەنیا خۆی بەبێ ئەوەی کەوا هاوکارێکی بوو بێ بەبێ ئەوەی کەوا لەو سەردەمەشە فەقیر حاڵی بە زۆریش نەبوو بەڕاستی ئەوە کەم نییە بە ئەو کاتێکەوە توانیوێتی یەکێتر لەوە دا عیسمەت ئەو بەڵێ زۆربەی جاری لە سلێمانیەکەوە زیاتر ئەو تەلەبە فەقیر لەمە خیرا بەڵێ فەقیرێکی زۆری هەبوو الحەمدولillah کەسانێکی زۆری پێگەیاندووە ئەویش بەبێ ئەوەی کەوا مقابلێکی هەبووێ یاخو یارمەدەرێکی هەبوو بێ هەر لە بە ڕەزامەنی خوا و لە دڵێکی صاف و دڵسۆزیەوە هەساوە بە پێگەیانی ئەم تەلەبانەوە ئەم کچانەکەەوە الحەمدولillah زۆریان لێ پێگەیشتون و زۆریان لێ شارەزا بوون لە قورئان و لە تەجوید و لە شێوازەکانی فیق و ئەمانە الحەمدولillah ئەویش هەر کەسێکی وەکو بڵێن زانکۆیە بۆ ئەویش لەم سەردەما بەڵێ هەتا لەو سەردەمایسە وەکو لادێ سێرەکەی کەم ماڵ هەبووە قورئان خوێنێکی تیا نەبێر ناوێن بردوون بە مەلا فڵانە کەس ینی ئیلا کوڕێکیان کچێکیان یا دەرسی قورئانی خوێندووە یا قورئانی ختم کردووە یا فەقیهەتیەکی باشی کردو و دوای چوە بەلای کاسبی و بەلای ئیش و کاری خۆیەوە ینی بەشێکی زۆر لەوانە خوێنەواری زۆر باشیش بوون زۆر ڕاستە وەڵا قورئان لە سەردەمانێکە من لە مەشانکە بیری مێ تەنانەت بڵێم لە دیەکە کەم کەس بووە تەنانەت سەریش ڕوود بێ یعنی بۆکو پیاویشیان بەڵێ پیاوەکانیان بە سەری ڕوتۆ نەڕۆشتون ناو کۆمەڵ و بە نەعل و نەچوێنتن ناو کۆڕ و کۆمەڵێکۆنیا بۆ بەرمزگەوت یاخۆ بۆ نوێژ بە نەعل و نەچوون میلاوانە بۆی کەوا هەر بە شێوەیەکی پۆشتە و
بەجلێکی ڕێک و پێکەوە چوون ئەوەی کەوا لەو سەردەمان لە بەریان بێ بۆ شەرم و بۆ حیا ئادابێکیان بڵێ ئادابی خۆیان پاراستووە تەنانەت ئەگەر ڕیش سپیەک با کاربەدەستشی نەبوو لەو سەردەما هەر ڕیش سپێکی دیەکە بووە هەر شتێکی بوو تا یەک مناڵێک لە دەستی لە قسەی دەرناچوو هەرچێکی ئەدەبەن یعنی یەک کەسنەوە بڵێ ڕەدێکەمەوە یا بە قسەی ناکەم یاخو گوێی لێ ناگرم تەنانەت کابرایەک بە ناوی کە حەومنی شەقار باوکی ماوسێ حەمە و باپیری ماوسێ نوورینە خۆی بۆی گێڕامە دەرەجەی عالابێ فەرمووی ئێمە مناڵ بووین لە سەردەمانێکە کەوا هیچ شتێک و لە عابەیەکمان نەبوو یاری پێ بکەینەوەوانە یاخو وەکو ئەمڕۆ بڵێ ماتۆڕ و پاسکیل و ماتۆرسکیلەوان نەبوو دارێ بووی تر کە قاسمان قسە سوارە بووین وەکو یاریان بۆ وا کرد وتی مامۆستا شێخ حەسەن بانگی کردین شێخ حەسەن باوکی شعبڵە شێخ حەسەن بڵێ بانگی کردین تر حەو مناڵ بووین لەو سەردەما وتی ئێمەشتمان بەخوا حتمما لێماندا بە دارەکانی خۆمان لێماندا وت نازانین تر ئێمە ئەدەبەن هەر نەیشمان یۆرە بجوڵێ لە شوێنی خۆمان بانگی کردین ئەوە تۆ کوڕیکی تۆ کوڕیکی دەبێت دانیشتن ڕۆڵەگیان بە قسەیەکتان بۆ بکەم تی ئێمەش بەتەما هیچ نەبووی لە ڕاستیە لێدان نەبێ بانگی لە خێزانی کردوتی تۆ مەشکە ژەندووە کەرەی هەیە وتی ئەرێ وەڵا هەمان حازرەوەمانە تی خورمای لەو سەردەمان نەبوو بەڕاستی لە بڵێن لە قەراقشە کەم بۆ زۆر بە کەمی خورماها ئەو لە بۆی ئەوەکەوە کوڕەکانی چوو کاروانیانەکە خورمایان هەبووتی بڕۆ خورماش بێنە بۆیان تی وەڵاهی بۆ مناڵەکان وتی کە خورما و کەرەی بۆ هێناین و لەسەر نان بۆی داناین دەو کاتە ئیتر ئێمە بەتەمای ئەوە هەر نەبووین تیکە خورماکەری بۆ داناین وتی کوڕم ئەو خورماکەرێ بخۆن تاک و خورماکەرەکە ئاخۆن شتێکتان بۆ نووسن پێوتێ ئەلفوبێ وتی ئەلفوبێ بۆ نووسین و وتی ئەم جادە با فێرتان کەم چۆنە چۆنیە چۆنێتی ئەلفوبێ ئاوایە و ئەلفوگو قەڵەم وایە بێ وەکو تەشتێک وایە ئەبم شێوە تا فێری کردیوتی ئەگەر بێت و لەیسەوە هەتا بەیانی ئەم دەرسە ڕەوانی کەن و فێر ببن سبەی نێش هەر ئاوها خورماکەری ترتان دەمێ تی وەڵا لە خۆشی خورماکەریەکەەوە هەر ئەو ڕۆژی لەبەرما کرد وتی تر ئەلحەمدوللا هەتاوەکو قورئانی پێ خەتم کردوین وەڵاهی لەسەر حسابی خۆی هەموونی ڕۆی خورماکەری و خواردنی بەدابین کردوین بەو نەبوونی بۆ نەبوونی سەردەمەی بەڵێ ڕاستە ماوەسانی بەڕێز پێمان خۆشی شەڵام هەندێک لە مناجات و لە سرود و بەتایبەتی ئەو مەدحانی پێغەمبەر صلی الله علیه و سلم بە خزمەتتان دابین ان شاء الله. مولاي صل وسلم دائما أبدا على حبيبك خير الخلق كلهم أمن تذكر جيراني بذي سلامي مزجت دمعا جرى من مقلة بدمي مولاي صل وسلم دائما أبدا على حبيبك خير الخلق كلهم أم هبت الريح من تلقاء كاظمات وأومض البرق في الظلماء من عظام مولاي صل وسلم دائما أبدا على حبيبك خير الخلق كلهم
فما لعينيك إن قلت كفوفا وما لقلبك إن قلت استفيق يا هيمي. مولاي صلي وسلم دائما أبدا على حبيبك خير الخلق كلهم. أيحسب الصاب أن الحب منكتم ما بين منسجم منه ومضطرم. مولاي صلي وسلم دائما أبدا على حبيبك خير الخلق كلهم. لولا الهوى لم تريق دمعا على طلال ولا أريقت لذكر الباني والعالم. مولاي صلي وسلم دائما أبدا على حبيبك خير الخلق كلهم. فكيف تنكر حبا بعدما شاهدت به عليك عدول الدمع والسقام. مولاي صلي وسلم دائما أبدا على حبيبك خير الخلق كلهم. ظلمت سنة من أحيا الظلام إلى أن اشتكت قدماه الضر من ورمي. مولاي صلي وسلم دائما أبدا على حبيبك خير الخلق كلهم. وأثبت الواجد حطي عبرتي وظنا مثل البهار على خديك والعنام. مولاي صلي وسلم دائما أبدا على حبيبك خير الخلق كلهم. محمد سيد الكونين والثقلين والفريقين من عرب ومن عجم. مولاي صلي وسلم دائما أبدا على حبيبك خير الخلق كلهم. هو الحبيب
الذي ترجى شفاعته لكل هول من الأهوال مقتحم. مولاي صلي وسلم دائما أبدا على حبيبك خير الخلق كلهم. دع إلى الله فالمستمسكون به مستمسكون بحبل غير منفصم. مولاي صلي وسلم دائما أبدا على حبيبك خير الخلق كلهم. فمبلغ العلم فيه أنه بشر وأنه خير خلق الله كلهم. مولاي صلي وسلم دائما أبدا على حبيبك خير الخلق كلهم. محمد أشرف الأعراب والعجم. محمد خير من يمشي على قدمي. مولاي صلي وسلم دائما أبدا على حبيبك خير الخلق كلهم. محمد باسط المعروف جامعه. محمد صاحب الإحسان والكرم. مولاي صلي وسلم دائما أبدا على حبيبك خير الخلق كلهم. يا ربي بالمصطفى بلغ مقاصدنا واغفر لنا ما مضى يا واسع الكرم. مولاي صلي وسلم دائما أبدا على حبيبك خير الخلق كلهم. يا ربي خوش به لوايك دايغلي وقويلي ياتي لو أشكى مولاي صلي كردوير دامي. مولاي صلي وسلم دائما أبدا على حبيبك خير الخلق كلهم. مولاي صلي وسلم دائما أبدا على حبيبك خير الخلق كلهم.
ای پیغمبری رهبری اسلام برجه با سرتا صلاة و سلام ای یادگاری نتوای آدم بو تو بو دنیا در چولا آدم ای پیغمبری رهبری اسلام برجه با سرتا صلاة و سلام دلی با یادی تو نورانی بی لگل فرشته بی بهودم ای پیغمبری رهبری اسلام برجه با سرتا صلاة و سلام چای بروانی بوناو چاواند ورقل نوری برقای قیدم ای پیغمبری رهبری اسلام برجه با سرتا صلاة و سلام دلی با یادت بقاشت و نشأی نوری حق بخشت و ای پیغمبری رهبری اسلام برجه با سرتا صلاة و سلام بیادی تو سوتاوی جفا برگلا صفا پوشتا ای پیغمبری رهبری اسلام برجه با سرتا صلاة و سلام دمی بگاتا تو زیباری پید شرابا طهور انوشتا ای پیغمبری رهبری اسلام برجه با سرتا صلاة و سلام صجار بكجري عاشقت باتير شاتر بو عشقت اكوشتوا اي پیغمبری رهبری اسلام برجه با سرتا صلاة و سلام بكسنا كريه سناي صورتت كشفنا كريه سر سيرتت اي پیغمبری رهبری اسلام برجه با سرتا صلاة و سلام سيما بشري وسيرة فرشتة روح القدس شوي غيرت أي پیغمبری رهبری اسلام برجه با سرتا صلاة و سلام دنیا لایتو پراکایاکا خدا ناسینا ما یحیرتد ای پیغمبری رهبری اسلام برجه با سرتا صلاة و سلام
أخلاقي برزة ودسمايا جيند علم وعرفانا ريب سيرة أي بيغمبري رهبري إسلام برجبة سرتا صلاة سلام أي بيغمبري رهبري إسلام برجبة سرتا صلاة سلام. والسلام عليكم ورحمة الله. إن شاء الله شن شعر ونراويكي ماموسا ملعب كريم مدرس ك فرميتي من ميواني توم إن شاء الله أوش بيش كشغين بحول قوة خواهي جورا يا مثل ما بي إن شاء الله هل إيش بيلا إن شاء الله. من ميواني توم من ميواني توم ميوان إخواني خانداني توم ميوان إخواني خانداني توم ريبو وراكي بيتوي شوزادم چاوەڕەی سفرەی ناو دیوانی تۆم من میوانی تۆم من میوانی تۆم میوانی خوانی خانەدانی تۆم میوانی خوانی خانەدانی تۆم ڕێگا گوم کردووی تاریکە شاوەم چاوەڕێی چرای ڕێگا و بانی تۆم چاوەڕێی چرای ڕێگا و بانی تۆم من میوانی تۆم من میوانی تۆم میوانی خوانی خانەدانی تۆم میوانی خوانی خانەدانی تۆم داماوی سارای سەرگەردانی بووم جۆیای نیشانەی ئاوادانی تۆم جۆیای نیشانەی ئاوادانی تۆم من میوانی تۆم من میوانی تۆم میوانی خوانی خانەدانی تۆم میوانی خوانی خانەدانی تۆم کڵۆڵی کەشتی مەوجی هێژاوەم چاوەڕێی دەرکی دەریاوانی تۆم چاوەڕێی دەرکی دەریاوانی تۆم من میوانی تۆم من میوانی تۆم میوانی خوانی خانەدانی تۆم میوانی خوانی خانەدانی تۆم دیلێم لە بیری تاریکی بیرا چاوەڕێی چرای شابۆرهانی تۆم چاوەڕێی چرای شابۆرهانی تۆم من میوانی تۆم من میوانی تۆم میوانی خوانی خانەدانی تۆم میوانی خوانی خانەدانی تۆم سواری ناباری نەفسی سەرکێشم پانا بە سوارەی خۆشعیانی تۆم پانا بە سوارەی خۆشعینانی تۆم من میوانی تۆم من میوانی تۆم میوانی خوانی خانەدانی تۆم میوانی خوانی خانەدانی تۆم لا سارای چۆڵە باوایە باومە
چاوەڕێی بانگی ناوباوانی تۆم چاوەڕێی بانگی ناوباوانی تۆم من میوانی تۆم من میوانی تۆم میوانی خوانی خانەدانی تۆم میوانی خوانی خانەدانی تۆم لەوشکە ساڵی سەرمایە و سۆڵەدا چاو لە بارانی بەهارانی تۆم چاو لە بارانی بەهارانی تۆم من میوانی تۆم من میوانی تۆم میوانی خوانی خانەدانی تۆم میوانی خوانی خانەدانی تۆم بازایم هەریری دووریت سەر بووم چاوەڕێی تاوی گەرمیانی تۆم چاوەڕێی تاوی گەرمیانی تۆم من میوانی تۆم من میوانی تۆم میوانی خوانی خانەدانی تۆم میوانی خوانی خانەدانی تۆم قاسم بەتاوی ڕۆژی ڕوخسارت سینە سوتا و دڵبوریانی تۆم سینە سوتا و دڵبوریانی تۆم من میوانی تۆم من میوانی تۆم میوانی خوانی خانەدانی تۆم میوانی خوانی خانەدانی